دیدارێک لە با بڵێن بەڕێوە چووە دیدارێکی زانستیە دیداری حاجی قادری کۆیە خێزانێکێک لە بیرمەند و شاعیر و فەیلسوفەکانی کۆیە ئەم دیدارە بەڕێوە چووە چونکە ژیانی بەرهەمەکانی ڕەهەندەکانی شعری و ئەدەبی ئەم پیاوە ئەم کەڵە پیاوە ئەیهێنە دەیان دیداری لەم جۆرەی لەسەر ساس بکرێت ناوەڕۆکی ژیانی لە چەند توێژینەوەیەکدا خۆی بینیوێتەوە بۆیە ئەم دیدارە هەندێک لە توێژینەوەکانیش فێڵمە بە چاپ دەکرێن بڵاو دەکرێنەوە هەندێکی چاپ کراوە توێژینەوەی جۆرا و جۆریش لەسەر ژیانی حاجی قادری کۆیی چاپ کراوە هەڵە شەشی چاپ کراوە جێگەی دڵخۆشیە کراون بە کتێب بۆیە باسی ژیانیەکەین بەرهەمەکانیەکەین و حاجی قادری کۆیش لە ئەستەمبوڵی ژیاوە لێش باسیەکەین دکتۆر عوسمان دەشتی بەڕێزیان توێژەر و مامۆستای زانکۆن لە لامان میوانە بێت بۆ ئەوەی وەڵامی زانیارەکانمان لە هەولێرەوە لەگەڵمانە پرسیارەکانمان دەداتەوە لە ستۆدیۆکانمان لە هەولێر من لەگەڵمانە بێ باشترنەوەکو بڵێ لێرێ دکتۆر دەستی لە هەولێرەوە سڵاو لەبێ و بەیانیت باش سڵاو لەبێ دکتۆرم کاتۆ باش بێ دکتۆر پێمان بڵێ ئەم دیدارە چۆن بوو بیرتان لەوە کردەوە ساز کرا بۆ گرینگە دیدار لەسەر حاجی قادری کۆیی بکەین وەڵا حاجی بەخۆی وەکو سیمبولی بیرینەتەوەی کووردە و یەک لە ڕابەرەکانی بڵین بیرینەتەوەی و بیری ڕزگاری خوازی کوردە لەبەرەوە هەمیشە و هەمیشە یادی بکەینەوە و تۆژنەوەی لەسەر بکەین و دیدار و لێکۆڵ دیدار و سیمینار و ئەوەی بۆ ساز بکەین یعنی حاجی هەڵکەوتە بووە لە زمانی خۆیدا بۆیە چی بۆ بکرێ هێشتا کەمە یادی بکرێتەوە سیمیناری بۆ بکرێ کۆڕ و ئەوەی بۆ بگیرێت ئەو بڵێن مەراسیمەشکە ئەنیستیتۆی زەینەب خان ئەنجامیدا لە کوێ باوکاری لەگەڵ دامەزراوەی کەریمی عەلەکە هەر لەو سیاقە هات لۆ یادکردنەوەی حاجی قادری کۆیی زۆر باشە دکتۆر بێگومان ئەزانین حاجی قادری کۆیی ماوەیەکی زۆر لە ئیستانبوڵ ژیانی کردبوو اینجاگەر هەڵە نەبم توێژینەوەکەی بەڕێزی شت هەر لەم چوارچێوەیە بۆ بۆچی ویستە توێژینەوەیەک لەسەر ژیانی حاجی قادری کۆیی بکەی لەو کاتانی کە لە ئەستەمبوڵ ژیانی کردو و هەروە ژیانکردنی لە ئەستەمبوڵ تا چەند کاریگەری هەبووە لەسەر شێوازی نووسین و بەرهەمەکانی بڵێ یعنی ژیانی حاجی قادر دەکرێتە دوو قۆناغ قۆناغی یەکەم ژیانی لە وڵات لە کوردستان یعنی مناڵی و پێگەیشتن و فەقێتی و گەڕانی بەناو شار و باژێڕەکانی کوردستان هەولێر و کەرکووک و سلێمانی و دەبەری خۆشناوەتی و دواتر سەفەری باڵەکایەتی دەکات لەگەڵ مەلا عەبدوڵڵای جەلیزادا چەند ساڵێک لەوێ دەمینێتەوە لەوێ بە خزمەت مەلای گەورەی کورد ئیبن و ئادەم دەگات ینی دەرچی پێ دڵێ پاشەوەی دو سێ ساڵ لە دەبەری باڵەکایەتی دەمینێتەوە مەلا عەبدوڵڵا دەگەڕێتەوە کوێیە ئەو دەستە موکوریان پێنج ساڵ لە موکوریان دەمینێتەوە یان ناوچەکانی لاجان و شنۆ و سەردەشت و ئاخری لە مزگەوتی سووری مەهاباد ئیجازەی مەلایەتی وەردەگری و ساڵی 1963 چوار دەگەڕێتەوە وڵات ئەوە قۆناغی یەکەمی ژیانی حاجیە قۆناغی دووەم ساڵی 1964 یا 5 ڕوودەکاتە ئەستەمبۆڵ نزیکەی 33 ساڵ لە ئەستەمبۆڵ دەمینێتەوە ئەو قۆناغی دووەمی ژیانی حاجیە پرسیارەکە ئەوە بوو یان پرسیاری گرنگ ئەوەیە نەمانگووت حاجی ڕابەری بیرینەتەوەی کوردە و پیاوەکی ڕۆشنبیر یعنی منەوەر بوو لە سەردەمی ڕۆشنگەری بیرێکی پێشکەوتووی ژێڕانەی هەبووە بۆ مەسلەی نەتەوایەتی پرسیارە گرنگەکە ئەوەی ئایا حاجی بەر لەوەی سەفەری ئەستەمبۆڵ بکە ئەو بیری ئازادی خوازی و نەتەوەی و لەناو دوو کەوانە کوردایەتی هەبووە یا ئەو بیرەی کە چۆتە ئەستەمبۆڵ پەیدا کردووە و بڵێن لەوێ پەروەردەی نەتەوەیەکەی پێگەی بچێ و کامل لە ڕاستی ئەوانەی تۆژینەوەیان لەسەر ژیان و پێگەیشتن و شعری حاجی قادر کۆی کردووە لای خۆمان مەسەنە لە مامەسا عەلادین سەجادی ڕەحمەتی جوم و کوریانی مەسعود محەممەد کەریم شارەزا هەموو ڕایان لەسەرەوەیە کە حاجی بەر لەوەی سەفەری ئەستەمبۆڵ بکات بیری کوردایەتی لای گەڵاڵە نەبووە یا بیر و باوەڕێکی ئەو تۆ لە شعر و شتەکانیدا ڕەنجی نەداوەتەوە
تەنیا کاک محەممەدی مەلاکەریم پاڵینا حاجی قادری کۆییەوە کە بیری نەتەوایەتی زیاتر لای چەکەرە بکات ینی غەریبی ڕۆڵی هەبووە یان نا قوربان لە ئەستەمبۆڵ ئەوە باسی ئەوە دەکەین لە ئەستەمبۆڵ علی حاجی چۆن دروست بووە و بیرەکە نەتیجەی ئەوەوە پەیدا بووە زارێمە گوتمان لە قۆناغی یەکەمە کە تۆژەر و ئەوانەی باسییان لە ژیانی حاجی کردووە دەڵێن لە کوردستان ئەو بیری نەتەوایەتی نەبووە ئەگەرچی ئەو بیرەی نەبوو لە ئەستەمبۆڵ لایوی پەیدا بووە بەڵام حاجی بڵێن کە دەستا ئەستەمبۆڵ یعنی دەبتە چه حاجیەک چۆن دروست دەبی ئەوجا مەسەن بەحسەکەی من لەسەر هەندێک تێکەڵی و کاریگەریەکان تێکەڵی ینی عیلاقاتی پەیوەندیەکانی کاریگەریەکان ینی ئەو هۆکارانە چ بوونە لە ئەستەمبۆڵ کاریگەریان لە سەژیان و پێگەیشتنی حاجی دانایە تا بتە حاجی ئەو ڕابەرەنەتەوەیە باڵا و بەرزە مەسەنەن ئەو پابند سێ هۆکار هەبووە سێ هۆکار یەکیان خودی شاری ئەستەمبۆڵ کە شاری میترۆپۆلی پێدرێن ینی پایتەختێکی گەورەی ڕۆژهەڵات بووە لەو ڕۆژگارە هەموو بیر و باوەڕ و فکر و ئایدۆلۆژیەکانی تێدا هەبووە بەدەیان ڕۆژنامەی لێ دەرچووە بەدەیان کتێبی بە زمانە زیادزیاکان لێ بە چاپ و بڵاوکرایەوە ڕۆڵە ئازادی خواز و بڵێن نەتەوە پەروەرەکانی میلەتانی ژێرنیری دەوڵەتی عوسمانی ئەرمەن و کورد و چەرکەس و ئەلبانی و عەرەب و هەم لەوێ کۆبوونەوە هەموو ئەفکارێکی لێ بووە کەواتە ئەستەمبۆڵ خۆی قوتابخانەی زۆر گەورە بووە لە بۆ پێگەیاندنی حاجی حاجی لەوێ ئەو ماوەیە مایتەوە احتیکاک و تێکەڵاوی لەگەڵ ئەو ئۆرگان و ناوەند و ڕۆژنامە و گۆبار و ئەفکار و ئەوانە هەبووە ئەوە یەک لەو هۆکارانە بووەکەوە حاجی پێگەیاندیە ئەستەمبۆڵ کاریگە قوتابخانەکەیە دوو پەیوەندی حاجی لەگە بنەماڵی بەدرخانیەکان مەسەلەن بەدرخانیەکان وەک لە مێژوودا مەشهورە خاوەن میرایەتێکی مێژوویینە 400 ساڵ میرایەتیان هەبووە لە منتقەی بۆتان ڕاست پاشەوەی ساڵی 1940 ئەوانە میرایەتیەکەیان نامینێ بەدرخان پاشا تەڵەن عایلەکی زۆر گەورە بووینە یعنی بڵێم چ بەدایان و سەدان ئەندام و ئەفرادیان هەبووە لە ئەستەمبۆڵ جێگیر دەکرێن وەک نیمچە دەست بەسەریان وەک ئەوان دەبان خەڵکی پێگەیشتوو بووینە ینی هەیان بۆ هەڵگری نامی دکتۆرا بووە ئەوروپایان دیتە شارەزای ژیانی مۆدرنیتە ئەوروپا بووینە شارەزای بنەماکانی شۆڕشی فەرەنسی بووینە یعنی ماری بەدرخانیەکان لە فکر و بیر و باوەڕدا زۆر پێشکەوتوو بووینە ئەوان شێوە خەباتەکانیان دەگۆڕن یعنی پێشترێکە شەڕیان لەگە دەوڵەتی عوسمانی بوو لە پێناوی پاراستنی میرایەتیەکان ئەو جارە دەچنە شێوەی خەباتی سیاسی و دیبلۆماسی و ڕاگەیاندن و فەرەنجی و کولتوری لەبەرەوە کۆمەڵی جەمعیە و تەعالی تەرەقی دروستەکان لەگەر کوڕەکەی شێخ عوبەیدوڵا لەگە شێخ عەبدولقادری شەمزینی لەگەر منەوەرەکانی هەموو پارتەکانی کوردستان کە لەوێ بووینە ئەو کاتە یعنی حتا دەرچوەکانی وڵاتی خۆمان شێوت تەوفیق وهابی و ئەمین زەکی بەگە و ڕەعیلی یەکەمی منەوەرانی مەشەم و دەرچووی ئەستەمبۆڵ و ئەم ڕۆژگارن کەواتە ئەو پەیوەندیەی لەگە ماڵی بەدرخانیەکان وەکو دەڵێن دەرسی پێگوتینە بە منداڵەکانی بەدرخانیەکان ئەگەر هیچ کام لە منداڵەکانی بەدرخان عەبدولڕەزاق و میقداد و کامەران بەدرخان و جەلادەت کەسیان لە بیرەوەریەکانیان نارێن حاجی دەرچیان بە مەگوتیە بەڵام وا باوە هەمشۆی کردینە و حاجی دەرسی بە خەڵک گوتیە لەوێ نەکرد بە بەدرخانیکان دەرسی بە شاعیر و ئەدیبە تورکەکان گوتیە لە کتێبەی سەرچاوەکەی شاعیران یا و چەرخی تورکیا بە تورکی دکتۆر دەرسی بەلاغە و پارچی و عروز و ئەوانەی پێگوتینە چ ڕۆڵێکی هەبووە لە برەودانی بیری ئەدەبی لای حاجی قادری کۆی طبعا بیری ئەدەبی ئەدەبەکەی حاجی بوویتە ئەدەبەکی دیکە هەتا لە کوردستان بوو هەر لەسەر فۆرم و قالبەکانی شعری کلاسیکی غەزەل و قەسیدەی دڵداری و بەژن و باڵا و چاوی مانگە و برژانجی برۆیە و نازام چیە و ئەو شتە کلاسیکیان هەر لەو بابەتە سوراوەتەوە شۆرە ئەدەبیاتی حاجی بەڵام کە حاجی دەستە ئەستەمبۆڵ تەماشای شعرەکانی بکەین مانیفێستێکی نەتەوەییە بە ناوەرۆک یعنی مەسەلەن لە ساڵی 1970 و ئەوانە مەسلەی ئەرمەن دێتە گۆڕێ و رووسیا وڵاتانی ئەوروپا خود مختاریەک لۆ ئەرمەن پێشکەش بکەن ئەرمەنەکان نەخشەک پێشکەش دەکەن هەموو منتقە کوردیەکانی تێدایە دیاربەکر دەکەن عاسمەی خۆی حاجی ئەو کاتە بەرەنگاریان دەبتەوە خاچی جزیر و بۆتان یعنی وڵاتی کوردان سەد حەیف و سەد مخابن دەیکەن بە ئەرمەنستان لەوەی میلەتی کورد وشار بیتەوە ئاگای لە پیلان و پیلانەکەی کە لە پشتەوە ڕاخەریکە هێزەکان لە کورد کەواتە حاجی لە شاری حاجی لە خۆناغی ئەستەمبۆڵ دەبتە مانیفێست دەبتە ئاڵە هەلگەری بیری نەتەوەی و شۆڕژ جێرانە وشارکردنەوەی میلەت ئەوانەی
شعرەکانی حاجی بخینەوە یاخود ئەو دیراسانەی لەسەری کراون بەڕوونی ئەو لایەنانە ئاشکرا دەکرد. زۆر باشە دکتۆر، بۆچی دوای تێپەڕبوونی نزیکەی سەدەیەک هێشتا فکر و بیر لەسەر بەرهەمەکانی حاجی قادری کۆیی بۆ نمونە توێژینەوەی لەسەر ئەکرێت؟ چ شتێک هەیە وای کردبێت کە وا لە بەڕێستام کات توێژینەوە لەسەر ڕاهەندە جیاوازەکان بکەن لەسەر بەرهەمەکانی حاجی قادری کۆیی و ژیانی حاجی قادری کۆیی؟ بڵێ ئەوە لە ئەدەبیاتی سیاسیدا زۆر جار باس دەکرێت، دەڵێن ئێمە هێشتا لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی داین. ڕاستە ئێمە بڵێن چەند ساڵەکە یان چارتیوەکی دەستوریمان هەیە و ناوی فیدرالیزمە و لە چارتیوەی عێراقەوەنە، بەڵام خۆ مافی سروشتی هەموو نەتەوەیەکان بڕیاردانی چارەنووسی خۆیان پێکینانی دەوڵەتی سەربەخۆ و ئەو مەسەلە و ئەو شتانە. کەواتە ئەو بیرە برین ئەو بیرە ئازادی خوازیە و ئەو بیرە چارەنووسازانی کە لە ناو میلەتەکەمان ئێستا لە پارچەکانی دیکەی کوردستان هێشتا هەوڵ دەدەن لە بۆ ڕزگاری و لۆ ئازادی لۆ مەسەلانە. کەواتە ئەو قەزیەی کورد، قەزیەی ڕزگاری نیشتیمانی قەزیەکی مەفتوح و کراوەیە، ینی مەلەفەکەی دانەخرایە تا برین شعری حاجی پێویستمان پێی نییە. کەواتە هێستا پێویستمان بە شعری حاجی هەیە، چگۆ حاجی برین ڕنگدانەوەی ئەو فکر و بیر و باوەڕانەیە لە شعری حاجیدا، ئی ڕزگاری نیشتیمانی، ئی ڕزگاری نەتەوەیی، یعنی دەری هەموو میلەتان سەربەخۆ بوون، تەمەشای ئولبرغەڵکە ئەو سەردەمی طبعاً بەشێکی زۆری میلەتانی ئەوروپا و ئاسیا لە ژێرنی دەوڵەتی عوسمانی بوون. لە کۆتاییەکانی سەدەی 19 و سەرەتاکانی سەدەی 20 یعنی وردە ئەو میلەتانە خەریک بوو، بولغار لە خۆی جیابەوە، ئەلبانیەکان جیابوونەوە، فڵان جیابوونەوە، دەوڵەتیان دروست کرد. ئەو کاتیش کورد نەیتانی استیفادە لە یعنی بنەماکانی ویلسۆن و زەنجیزیانی یەکەم بکەوت و قەوارەیەکی سەربەخۆ بخۆی. ئێستاش نەیتوانیە بەو سەد ساڵەکە خەبات دەکات. کەواتە شعری حاجی وەکو دەرمانێکی پێویست لە بۆ دەردە کوردەکە ئێستا شەر پێویستە بەڕاستی. لەبەرەوە پێویستە تۆژینەوەی لەسەر بکەین، لێکۆڵنەوەی لەسەر بکەین، بیر و باوەڕی وردی لێ هەڵبێنجین و ڕێنمایەکانی لەگوێ بگرین و کاری پێ بکەین. زۆر باشە دکتۆر، ئەو سەردەمانەی کە حاجی قادری کۆی لە ئەستەمبوڵ ژیانیە کرد، بۆ نمونە شعرەکانی یاخود ئەو بەرهەمانی کە ئەینووسی، تا چەند هەوڵی ئەوە درابوو کەم بەرهەمانە وەرگێڕێتە سەر زمانی تورکیش بە شێوازێکی گشتی. شتی لەو بابەتەی هەبوو. ئێمە ساڵی 2016 لە زانکۆی کۆیە کۆنفرانسی یادی 100 ساڵەی لەدایک بوونی حاجی قادرمان جێڕا، کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی بوو. یعنی هەر ئەوە بنمونە دەڵێم تەمام میوانێکمان هاتبوو لە باکوور، پرۆفیسۆر قەدری یەڵدرم کە ئێستا چوتە بە ڕەحمەتی خوا لە زمانی کۆرۆنەوەوەنە، ئەو کاتە یعنی جێگری سەرۆکی زانکۆی ماردیم بوو، زانکۆی ئۆرتۆغلوی پێ دەڵێت. پرۆفیسۆر قەدری یەڵدرم هات میوانی کۆنفرانسەکە بوو، لەگەر خۆی کتێبێکی نابوو. باشە. کتێبەکەی لەسەر حاجی قادری کۆیی خانی دووەم، یعنی خانی دووەمین. کتێبەکە بەریتی بوو لە دوو بەش، بەشێکیان کوردی بوو، کوردی کرمانجی بەلاتینی بوو کە دکتۆر قەدری نووسی بووی، و بەشێکیان هەر بەخۆی کردبوو بە تورکی. ئەو بەشەی کردبوو بە تورکی. کتێبەکە بە هەردوو بەشی نایەن کەوەڵا لە بڵێ لە تورکیا زۆر بڵاو بۆ و ڕەواجی زۆری هەبوو. و هەر لە کۆنفرانسەکە بڕیاردرا من تەکلیف کرام بەندەکە کتێبەکە بکەینە کوردی، و بۆ بەشە کرمانجیەکەی حرفە لاتینیەکەمان کردە حرفی ئارامی و بە کرمانجی دامان ناو، دواتر کرمانە سۆرانیش بڵێین، کەواتە لاتینی تێدایە، کرمانجی تێدایە، سۆرانیش تێدایە. کتێبەکەمان هەر زانکۆی کۆیە چاپ و بڵاوی کردەوە. مەبەستەوەیە یعنی هەمانە. و لە بۆ زمانەکانی دیش ئیشی لەسەرکرایە، مەسەڵەن مارتن ڤان برۆنسن دکتۆراکەی لەسەر مەسەلەی کوردە باسی مەسەلەی حاجی قادری کۆیی کردیان. تەنانەت کاتی خۆی ئەدمۆنس و ئەوانەش کە کتێبیان لەسەر کوردانایە، باسی بەسەرەن شعر و ئەدیبانی کوردیان کردیان، هەموو باسییان کردیان، ناوی حاجی قادریان هینایە. ئەگەرچی بڵێن ڕەنگە وەک شعر و دیوانیش تەرجمەی مباشیر و ڕاستەوخۆی نەبی، بەڵام نام مباشیر لە هەموو کتێبی ڕۆژهەڵات ناسەکان یا ئەوانەی باسی ئەدەبیاتی کوردیان کردیە، و باسی حاجی کرایە کە وەک ڕابەرێکی بینینەتەوەی، چکە حاجی شاعیرێکی جیاواز بۆ وەکو دەبینی. چۆن ئەحمەدی خانێ دکتۆر پرسیارێکی تر، یعنی مەبوورە پێشتم بڕی ئێوەی ڕۆشنفکرەکان، مامۆسانی زانکۆ، بۆ پێتان وانە درەنگ بە بیر و ئەدەبیاتی حاجی قادری کۆیی ئێمە نەک مەبەستن تەنها خودی جەنابتان نییە، هەموو ئەوانی کە لە چوارچەوەی ئەدەبدا کار دەکەن، درەنگ بە
ناوەڕۆک و شعر و جەوهەری حاجی قادری کۆیی زانراوە، یعنی لە 2016ەوە زانراوە کە حاجی قادری کۆیی شعرەکانی هەیە بە زمانی تر هەیەی یاننا ئەم درەنگ کەوتنە کاریگەری نەکردو دەسەر بەرەمەکانی؟ باعرض کەم یعنی دەبی ئەمە مەسلەی دۆخی میلەتی کورد بەعام بڕەچاو بکەین ئێمە خۆک و میلەتانی ئەوروپا پێشکەوتو نەبووین و دەوڵەتمان نەبووە و چاپەمەنی و زانکۆ ئەو مەسەلانەمان نەبووە، بەڵام لەگەڵ ئەوەی لەوەتی ڕێنسانسی کورد دەستی پێکردێ لە دەوڵەتی عوسمانی لە سەدەی 1970 و کۆڕ کۆمەڵە کوردیەکان پێکاتون جەمعیەتی عالی کورد و تەرەقی و ڕۆژنامەکان و گۆڤاری کوردستان و هێوی و ڕۆباری دەنجی هەوتاوی کورد و ڕۆژی کورد و لەوانە هەموو شعری حاجی قادر هەیە ها تەسەور کە ئەوە تێگەیشتنی ڕاستی لە 1970 لە بەغدا دەرچووە ئەو شکری فەرزیی خۆمان کە ناوی دێتن بڵێن کوڕەکی سلێمانی بۆ دواتر لە بەغدا گەورە بووە یەک زنجیرە وتاری لەسەر حاجی قادری کۆیی نووسیە باشترین وتاری ڕخنەی و هەڵسەنگاندن بووە و هەموو گۆبار و ئەو ڕۆژنامانەی لە ئەستەمبۆل دەرچوینە لە ساڵ 1900 تا 1920 یاخود زەنجی جیانی یەکەم هەمویان شعری حاجیان تێدایە باشەوە لەوێ پیرەمێر شعری حاجی کراوت کردێت تورکی لەو گۆبار ڕۆژنامانە بڵاوی کردیتەوە کەواتە مەسەلەی حاجی فەرامۆش نەکرایە ئەوە بووە دوو دیوانی حاجی لە ساڵی 1925 لە بەغدا یەکەم یعنی تاکە دیوان بووە یاخود دیوانە دەگمەنەکان بووین ئەو کاتە کوردی مەریوانی لە بەغدا ئەوە عەبدوڕەحمان سەعید هەبووە لە ڕێی دەستنووسەکەەوە چووە کۆمەڵە شعری حاجی قادری کۆیی لە 1925 چاپ کردیە لە 50کان جمهوریانی دیوانەکەی چاپ کردەوە لە 60ەکان کرایە پاشان چەند کتێبی گەورە و مەسعود محەممەد کتێبێکی نووسیا ڕەنگە 1500 لاپەڕەبی لە سێ بەرجی زۆر گەورە لە حاجی قادری کۆیی کەریم شارەزا لەسەری نووسیا کاک محەممەدی مەلاکەریم لەسەر کەواتە ئیش لەسەر حاجی کرایە بەردەوام ئەوەی ئەمن دەڵێم مناسەبەک بوو زانکۆی کۆی یادی 100 ساڵەی لە دایک بوونی حاجی بوو کە ئەو کۆنفرانسە گەورەمان بۆ کرد بۆ کورد تازە خەریکە بخۆی بۆ خۆی بیکاکە ئیش بۆ خۆی بکە زۆر باشە دکتۆر بەڕێزت ئایا هێشتا یاخود تا ئێستا دەستنووسێک یاخود بەڵگەیەکی مێژووی هەن کە سەبارەت بە حاجی قادری کۆیی بوونیان هەبێت و تاوەکو ئێستا چاپ نەکرابێت لە نێو ئەم کۆنفرانسی کە بەڕێستان کارتان لەسەر کردووە لە نێو ئەم دیجارەیە تا چەند باز لەم بابەتانە کراوە؟ وەڵا ئەوە باس لەو بابەتانەش کرا بڵێ بەسەی دەستنووس و ئەوانە تا ئێستا شت دەدۆزرێتەوە ینی دەچێت ینی ئەوانەی خەریکی کنە و پشکنینن شت لەسەر شاعیرە کۆنەکانمان و زانا کۆنەکانمان و ئەوانە دەدۆزنەوە مەسەن هەر بۆ نمونە مامۆستایەکی قەدرگرانمانەیە ناوی محەممەد عەلی خەرەداغیە زنجیرە کتێبێکی هەیە لەسەر بژانەوەی مێژووی زانایانی کورد لەسەر کەلەپوری زانایانی ئەو دەچی لە ئەرشیفەکانی بڵێ مۆزەخانەکانی بەغدا و ئەرشیفخانەکانی بەغدا غێر کاتی خۆی دەستنووس و ئەوانە ساڵی هەفتاکان حکوومەتی عێراقی هەمووی دەکڕیەوە و لە شار و باژێرەکان دەگەڕان دایان فرۆشتە بڵێن ئەرشیفخانەکانی بەغدا یعنی زۆر شتی لەسەر هەموو شاعیر و ئەوەکانمان دۆزیتەوە هەر بۆ نمونە ئەمن لەو بەحزەی خۆم باسی دەقەچی کاک محەممەدی مەلاکەریم دەکەم شعرە چیناوەتەوە تا ئێستا لە دیوانەکانی نییە باشە باس لەوە دەکات دەرێ حاجی قادر دیێرە شعرە چێ باسی پیرە مەگرون دەکا و ئەوانەیە لەوە دەچی باسی حکوومەتی بابانەکان بکە ئەوە دەینتەوە یاد یعنی گەڕان و پشکنینی دەوێت گوتمان لەو ساڵانە بە تایبەتی زۆر ئیشوکاری واکراوە بە تایبەتی بڵێن کوردستانی خۆمان لە کوردستانی باشوور لەبەر مەسلەی شۆرش و کورد و تونند و تیژی و سووتانی دێهات و ڕاگواستن و ئەوانە زۆر شتمان لە بین چووە ئەوانەی ناوی دەستنووس و ئەوانەیە بەڵام ئێستا لە کوردستانی ڕۆژهەڵات کە لەسەر دیاتەکان لەسەر دەقی خۆی ماوە عمری 500 ساڵە دێ هەیە مزگەوتێ شت هەیە لەوێ زۆر شت دەدۆزینەوە غێر ئەو کاتە ئەو سنوورە دەستکردانەش نەبووە مەسەلەن حاجی قادر بە 6 ژیانی لە موکریان بووە دەیزازە لەوێ کەواتە لە ئێرانیش شت دەدۆزینەوە ئەو تا ئێستا ئەو شتانە دۆزرێتەوە ئیشیان لەسەر دەکرێت خەڵکەکی زۆریش هەر بۆ نمونە برادێکمان هەیە لە هەولێر ناوی دکتۆر هێمن عومەر خۆشناوە لەو ساڵانە لە ئەرشیفخانەکانی ئەستەمبۆڵ شتی لەسەر نالی دۆزیوەتەوە شتی لەسەر حاجی قادر دۆزیوەتەوە ئەوانەی حاجی قادر من ئاگام لێ هێشتا شتەکانی بڵاو نەکردەوە چکە دەیگۆ نووسرای عەبدولقادر
هەندێک کۆی سنجاقلیەکەی لەگەڵ ئەوە دەزانین لەگەڵ بیتی بەس هەندێک کۆی سنجاقلیەکەی لەگەڵ نیە نازانین لەگەڵ ئەو حەجی قادری ئێمەیتی یا خەڵکی دیکە هێشتا ئەو شتانی بڵاو نەکردەوە کەواتە کارکردن بەردەوامە و دۆزینەوەش بەردەوامە بەڕاست. باش دکتۆر پاش ئەوەندە ساڵ لە ئەدەبیاتی حاجی قادری کۆیی ئەزانین لە سەرتای قسەکان تا باسیەوەت کرد حاجی بیری نەتەوایەتی و شۆڕش دژی داگیرکرد لە نێو شعرەکانیدا ڕەنگی داوەتەوە بۆ نمونە یەکێک لە دیێڕە شعرەکانی ئەڵێ بە شیر و خامە دەوڵەت پایەدارە ئەمن خامەم هەیە شیر ناتیارە یعنی هەستەکەی بۆ ئێستای ئەم دۆخە و زەمەنی کە ئێستا کوردی تێکەوتووە شعرەکانی هەر تازە و نوێگەریان هەیە پەیکەری شعرەکانی بە باڵای ئەم سەردەمەشدا بڕاوە یان گۆڕانێک بەسەر ناوەڕۆکی شعرەکانی هاتووە نەک ناوەڕۆکی ماناکەی ناوەڕۆکی جەوهەرەکەی کە بۆ ئەم سەردەمەیە بگونجێت. ئەوە مەسەلەن گوتەیەکی ناودار هەیە باس لە عەدالەت دەکرێت دادپەروەری ناو کۆمەلگاکان دادپەروەری چۆن پەرەدەستینی و دەبتەبا و دەبی هێزەکە بیپارێزی ئەگە هێز نەبی قانون و یاسا و دادپەروەری جێبەجێ ناکرێت یعنی سروشتی مرۆڤ وایە مرۆڤ کاینێکی کۆمەڵایەتی ینی حەزی لە ئەوەیە کەواتە لە بۆ هەموو سەردەمەک هەر خامە بەس نییە وڵات بە تەنیا بە خامە بنیات ناندرێەوە واتە زانست مەبەست لە خامە زانستی لە پار خامە بڵێ مەقسەد و خامە مەقسەدی زانست سوور و ناکبیری و فکر و ڕۆشنبیریە هەر بەوەندە و بەدادپەروەری دەوڵەت دروست ناکرێت تا ئێوارێت و بڕۆ لە دەرگای فلان کەس بدەبرێ بکە کە مافیچاری خۆنووسینم دەوێ و باشە کورد ساڵی 60ەکان بەعنی ڕێکخراوی سیاسی هەبوو مزەکەرەی دەدا دەوڵەتی عێراقی دێگە و کاکە کورد حەق خۆی هەیە کیانە چێبی بە زمانی خۆی بخینە یعنی لە کوردستان ئیداری بەڵام کەس ئیسیزابە نەبووە تا شۆڕش و خەبات چەکداری و ساڵای ساڵ و خوێن و خەبات و تا بە ئاکامەکەی توانی شتێک فەرز بکاتن لە سەدەسەڵاتی ناوەندی و شتێک بە خۆی بچرێنەوە ئێستا ساڵهای ساڵە مەسەرەن ڕاستی ئێستا هەلومەرزەکە گۆڕاوە بەڵام دائیمەن یعنی هێز پێویستە لە دەوڵەت ئێستا دەوڵەتی مرکزی کە قانونەکەەوە دەکا ئەگەر پۆلیس و دادگا و ئەوەی نەبی قانونەکە بسەپێنی ناسبێن کەواتە هێز پێویستە لە بۆ چەسپاندنی بیر و باوەڕەکانیشی ینی بینایی دەوڵەت بە هەردوو تای تەرازۆکە دەکرێت هەم بە فکر دەکرێت و هەمیش بە هێز دەکرێت لەژێر سێبەری هێزدا فکریش پایەدار دەبێت ئەوەیە مەبەستی حاجی لە باش دکتۆر دوایین پرسیاری من ئەوەیە چەند گرنگە ئەم کۆڕ و کۆبوونەوە زانستیانە چەند گرنگە زیاتر توێژینەوە لە بەرهەمەکانی حاجی قادری کۆیی بکرێ ئایا ئەو بەرهەمە و توێژینەوانی کە ئێستا کراون بەسە بۆ ژیانی حاجی قادری کۆییان دەبێت ئیدامەی هەبێت بەردەوامی هەبێت. وەڵا خۆی لەگەر پێشکەوتنی زانست و لەگەر فراوانبوونی لێکۆڵینەوە ئەوانە دایمەن دەبێ و کەرەسەی لێکۆڵینەوە کام شتی تازە دێتە گۆڕی هەم ئەمە ساڵانێکی زۆڵە تاقە دیوانێکی ئینالیمان هەبوو ئیمام موسا مەلا عەبدکەریم و کوڕەکانی ئامادەیان کرد بوو دەرێنالی ساڵی 1856 مردیە هەموو نووسەرەکانی ژیاننامەی نالی لە جموکرانیەوە کەمال فوادەوە سەجادیەوە حتا دەگاتە مەلا عەبدکەریم و دەڕێسیوان کە دیوانەکەیان ساڵی 76 حساب کرد دەنێن نالی 1956 مردیە کەچی ئەو ساڵانە کە دکتۆری من عومەر خۆشناو چوو کاری لەسەر ئیشەکان کرد بەڵگەنامەی دۆزیەوە کە نالی لە ساڵی 1970 و لە 20 ئەوەندەی یازدەی ئەوە ئەمری خوای کۆچی دوایی کردووە کەواتە ئەوە تۆژینەوە دەبی بەردەوامی نابێ مواز بینین تەسلیمی ئەو شتەبین کە نووسراوەتەوە نالی لە 56 مردیە نادەرکەوت نالی لەوە مردیە و خێزانەکەی لە مەکە و مەدینە بووە عریزەکی دایە گوتیتی من ئەو تەقاعودی ئەو مەعاشەی نالی ئەی بووە بیدەنە من تا پێ بژیم کەواتە بۆ حاجیش پێم گوتی تازە شتی تازە لە ئەرشیفخانەکانی ئەستەمبۆڵ و تاران و ئەوانە زانیاری دەردەکەوت کەواتە هیچ بەس نییە دەبی لێکۆڵینەوە بەردەوام بی زانست بەردەوام بی چونکە هێستا زۆر کونج و لایەنی شاراوە هەیە تیشی نەخراوەتە زەریان تاریکن ئێستا مەسەلەی حاجی چوونی لە ئەستەمبۆڵ ئێستا بە دیار دەکەوێت حاجی کاتی خۆی کەوێتی بڕاتە ئەستەمبۆڵ هاتە مووسڵ و ئەوەی ئامۆزایەکی خۆشی لەگەڵ بووە ناوی مەلا مەحمودی خادم سوزادە بووە ماوەیەک لە مووسڵ مایتەوە مامۆستایەتی کردیا پاشان لە مووسڵ هەواری گۆسیتەوە چوویتە ئەستەمبۆڵ و
لەبەری ئەسکۆداری ئەستەمبۆڵ ماوەتەوە جا هەندە قسایە لەسەرەوەی حاجی گوتمان مامۆستای بەدرخانیەکان بەوە تا ئێستا بەڵگەی نووسرا و زانستیمان نییە. دوو دەڵێن دەوڵەتی عوسمانی ئەوەی دروست کردیا قوتابخانەی ناوی ڕۆڵی عەشائیرەکان بووە بنال عەشائیر ڕۆڵی هۆز و تیرەکانی لێوەرگیرایە پێیان بگەینی و ئەویان کە دەڵێن لەبێش مامۆستا بووە. ئەوە پێویستمان بەڵگەنامە هەیە بەڵگەکانی دەوڵەتی عوسمانی بدۆزینەوە بزانین ناوی حاجی ناو مامۆستاکانی ئەوەی عەشائیر هەیە ئیتر کەواتە ئیشکردن زۆر ڕاستەکەواتە دکتۆر هیوادارین ئەم جۆرە دیدارانە بەردەوامی هەبێ وەک خۆت باس لێەوە کرد هەندێک ڕاهەندی تر هەیە کە هێشتا کاریان لەسەر نەکراوە بۆی کە هەمووان پێی ئاشنابین. دکتۆر وەکو کۆتا پرسیاری منیش لەنێو ئەم دیدارە زانستیانی کە ساز ئەکرێت ئەو توێژینەوانی کە ئەنجام ئەدرێت دواتر چاپ ئەکرێت گەر هەڵانە بەم 6 توێژینەوە چاپ کرا و کراوە بە کتێب ئەم کتێبانە تەنها لە نێو ڕەفی کتێبخانەکانە دائەنرێن یاخود نەخێر ئەبرێنە نێو زانکۆ و پەیمانگاکانی شۆ بۆی کە خوێندکارە بتوانن توێژینەوەی نوێ و کاری نوێی لەسەر بکەن. ئێستا بەسەرەن لێکۆڵینەوەکانی ئەم دیدارە لە کتێبێکدا دەستگای بڵێن دامەزراوەی کەریمی عەلەکا کە کاری حکوومەتێک دەکات لە کوردستان بەڕاستی دکتۆر تا ڕەسوول و دامەزراوەی کەریمی عەلەکا تۆژینەوەکان لە کتێبێکدا چاپ کرد. کتێبەکە هەم لەوێ ئەوە بەردەست بوودایەنە خەڵکەکە وە کتێبەکە هەم لە دەستێمانی لە کتێبخانەکەیان هەیە لە بەردەستی خەڵکە سێ بەبایی ئەوەش ئەنسی تۆی زەینەبخان کتێبەکە دەگەینتە دەستی مامۆستا و تۆژەر و پێزگەلەوەش یعنی من خۆم PDFەکەی مەسەرەن لەسەر تۆڕی ئینتەرنێتەیە خەڵکەچی بەردەستیام و نووسەر و تۆژەر و ئەوانەیە و ئەوانەیە ئیش لەسەر حاجی قادری کۆیی دەکەن حەول دەدەن کتێبەکە بەدەست بینن. نەکەرەوە مەسەن کتێبی زۆر ئێستا مەسەرەن هەر ئەمنەوە بەحسەی نووسیدم ڕەنگە 15 سەرچاوم بەکاری نەیە کە لەسەر حاجی نووسراوە باشە مەسەرەن کوردانی ئەستەمبۆڵ کتێبمانەیە لەسەر حەمناوی حاجی تێدایە مەسەر ئەو کتێبەی قەدری هێڵدرم سەرچاوەکم بەکاری نایە ناڵێم زۆر نوێیە لەسەر شاعیرانی هاوچەرخی تورکە کە ناوی حاجیانی نایە و باسی حاجیان کردێ دەرێن لە مزگەوتێکە بووە لە ئەستەمبۆڵ ناوی سەلیمیە بووە حاجی لەو مزگەوتە دەرسی بە هەندێک شاعیر و ئەدیبی تورک گۆتیە ناویان نازانم ناوەکانیان بڕک تورکیە لەبەرم نییە بەڕاستی ناوەکەش نووسیان دەرسی دەرێ ئەو پیاوەی کە کتێبەکەی دانایە دەرێ حاجی قادر سەردانی مزگەوتەکەی دەکرد دەهات دەرسی بەلاغە و دەرسی فارسی و دەرسی شعر و ئەدەبیاتی پێدەگوتین و ئیمتیحانیشی دەکردین ئەوە لەسەر چاوەکی تورکیدا ناوی ئەو زانیاریان هاتیە کەواتە ئەو زانیاریانە تەداول دەکات لە بینی باحیس و تۆژەر و زانکۆکانی کوردستان یعنی دایمەن بەردەست دەبی وەلحاسی ئەوەی بەدوایدا بگەڕێت. دەست خۆش دکتۆر عوسمان دەشتی توێژەر و مامۆسای زانکۆ زۆر زۆر سپاس کە لە هەولێر و لەگەڵ مابووی سپاس بۆ خەمخۆریتان خەمخۆری ئەوە بۆ دنیای ئەدەب و کوردایەتی ئێمە بەرزان دەرخێنین هیواداری هەر هەبن و بتوانن هەمیشە بواری زانست و زانیاری لە زانکۆکان زیاتر پارە پێ بدەن. دووبارە دەستە خۆش بێ سپاس بۆ زانیاریەکانی بەڕێزە دکتۆرمان نەبێت. سپاس بۆ زۆر زۆر سپاس. خۆشەویستان